بەهۆی ئاڵۆزیەکانی خوار و ناوەڕاستی عێراق تا دێت جم و جۆڵ و هێرشی پاشماوەکانی داعش لە ناوچە جێناکۆکەکان زیاتر دەبێت و تەقینەوەکانی ئەم دوای ناوشاری کەرکووک و هێرشەکانی تر لە ناوچە جێناکۆکەکان مەترسیان لای هاوڵاتیان دروست کردووە. چاودێرێکی سیاسی پێی وایە هێرشەکانی چەند ڕۆژی ڕابردووی داعش لە ناوچەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم دەرخەریە و ڕاستیان کە پاشماوەکانی داعش لە هەوڵی خۆڕێخستنەوەدان. لە ڕاستیدا لە زۆوە ئێمە ڕامانگەیاندووە ئەوەی حکوومەتی عراقی ڕایگەیاند کە داعش لە عێراق کۆتایی هاتووە نییە و هەموو ئەو کردوانەی لە ڕۆژانی ڕابردوودا ڕوویاندا دەرخەریەوەن کە داعش نەک تەواو نەبووە و کۆتایی نەهاتووە بەڵکو جموجۆڵەکانی زیادی کردووە و لە هەوڵی خۆڕێخستنەوەدان و بارودۆخی ئەمنی ناوچە دابڕاوەکان بە تایبەتی یان ناوچەکانی مادەی 140 زۆر خراپن و ئەوە دەیان کردەوەی تیرۆریستی تێدا ئەنجام بدرێت. هۆکاری ئەوەی لەم ناوچانە داعش بەهێزە بێتەوە بەشێکی بریتە لەوەی کە حکوومەتی عێراقی نەیتوانیوە بە تەواوی با بڵین ئاسایشی لەسەر فەرز بکات. بەشی دووەمی ئەوەیە کە بۆشاییەک لە نێوان هێزەکانی پێشمەرگە و هێزەکانی حکوومەتی عێراقدا دروست بووە و بەشێکی تری بۆشایەکە پەیوەندی بە نەبوونی هێزەکانی پێشمەرگە و هێزە ئەمنیەکانی تری کوردستانە لەم ناوچانە. نەبوونی هەمانگی لە نێوان هێزە عێراقیەکان و پێشمەرگە و شانەوەی هێزە کوردیەکان لە ناوچەکە بۆشای ئەمنی دروست کردووە و هێزە عێراقیەکان توانای پڕکردنەوەی ئەو بۆشایە ئەمنیان نییە کە دروست بووە. خۆی لە پاش 16 ئۆکتۆبەر و نمانی هێزی پێشمەرگە و ئاسایش لەم ناوچانە بە تایبەتی بووە جێن مەترسی، بەڵام ئێستا مەترسیەکە زۆر چڕوپڕ بووە نەگەر لەم ناوچانە بەڵکو خەڵکی ناو شاری کەرکووک دانیشتوانی شاری کەرکووک تووشی نیگەرانی دڵڕاوچە بوون، چونکە ئەو کات ئەگەر خۆت شارەزای ئەزانەی ڕۆژنامەنووسی کە پێشمەرگە لێرە بوو چەندین هێڵی بەرگری هەبوو، یعنی تەنها هێڵێک نەبوو، بۆیە ئەوە ینی خەڵک دڵنیا بوو ئەو کاتە. ئێستا هیچ هێڵێک لەوە هێڵانە نەماون، ئەمانش هیچ بە هیچ شێوەیەک ئەمانەی کە هاتوون ئەمێزانە دڵسۆز نین بۆ شارەکە، خەڵکی شارەکە نین، بۆیە زۆر جێ مەترسیە بووە. من داواکارم لە حکوومەتی هەرێمی کوردستان بە زووترین کات لەگەڵ بەغدایە هەماهەنگی بکەن بۆ گەڕانەوەی هێزی پێشمەرگە و هێزی ئاسایش، چونکە پێشمەرگە لە دەرەوەی کەرکووک پارێزگاری ئاسایش لە ناوەی کەرکووک پارێزگاریان لە شارەکە ئەکرد بە ئاشکراکردنی ئەو شانە نووسوانەی داعش و هێزەکانی تیرۆریستان. لە دوای 16 ئۆکتۆبەر و دەرهاویشتەکانی ئەو ڕووداوە پێشمەرگە و هێزەکانی ئاسایش لە ناوچە جێناکۆکەکان بە تایبەتی کەرکووک و دووز و داقووق و دبست پاشەکشەیان پێکرا. هەر ئەمەشە وای کردووە پاشماوەکانی داعش سوود لەو بۆشایە ئەمنیە وەربگرن و چالاکیەکانیان ئەنجام بدەن. ئەمە جگە لە لاوازی هێزە عێراقیەکان کە توانای بنەبەرکردنی ئەو گروپە چەکدارەیان لە باشووری کەرکووک نییە. چیانوری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.